ئەو کاتت باش، زۆر بەخێر هاتی بۆ وانەی بیرکاری بۆ پۆلی چوارەمی بنەڕەتی، کتێبی بیرکاری بۆ هەمووان، بەرجی یەکەم بۆ داگرتنی کتێب. دەچیە ئەو ماڵپەڕە، چینە لاپەڕە 3 لە کتێبەکە. لە وانەکانی ڕابردوو شیتەڵی پرسیاری 1 هەتا 4م کرد. ئێستا دێینە لای بەهای خانەی. ئەگەر بتەوێ بزانی خانە چییە و ڕەنووس چییە و بە پیتی و سەدان و ئەو دەستەواژانە، پێویست دەکا تەماشای وانەکانی پێشی ئەو وانەیە بکەی، جا پاشان بێی تەماشای ئەو وانەیە بکەی. بەهای خانەی با بزانین چییە. بەهای ڕەنووسی شین بنووسە. ڕەنووسی شین کامە ڕەنووس شینە لەو پرسیارەی؟ ڕەنووسی دووش بە شینی نووسرایە. ڕەنووسی شین مەبەستی ئەوەی بە ڕەنجی شین نووسرایە. لێرە ڕەنووسی شین 3، لێرە 0، پاشان لێرانەش 9. کەواتە با بزانین بەهای خانەی ڕەنووسی شین چییە. ئەگەر نەزانی خانە چییە، تۆزێک کێشەیە بزانین بەهای خانەی چەندە. با هەروە تۆزێک بە خێرایی باسی خانەی بکەین. خانە واتە جێگا یان ژوور بۆ ڕەنووسەکان. هەر ژمارەی لە چەند ڕەنووسێک پێک دێ، یان 1 یان زیاترە لە 1. هەر ڕەنووسەی خانەی خۆی هەیە. بزانین خانە چییە. خانە ئەوە خانەیە، ئەوە خانەیە، ئەوە خانەیە، ئەو خانەیە کە دروستیان دەکەین. هەمیشە خانەی یەکەم لە لای دەستە ڕاستدا دەنێین، پێی دەڵێن خانەی یەکان. پاشان خانەی کە دروست دەکەین، ئەگەر ڕەنووسەکەمان دوو خانەیە بوو، لە چێن دەرەیدا دەنێین، لە تەنیشت خانەی یەکان پێی دەڵێن خانەی دەیان. پاشان خانەی دیکە دروست دەکەین، لە تەنیشتەویدا دەنێین، پێی دەڵێن خانەی سەدان. پاشان ئەگەر ڕەنووسەکە 4 خانەی بوو، ژمارەکە 4 ڕەنووسی بوو، 4 خانەمان پێویستە، پێی دەڵێن خانەی هەزاران. کەواتە ئەوانە خانەنە، هەر خانەی بەهای خۆی هەیە. یەکەم خانە لە دەستی ڕاست یەکانە، واتە بەهایەکەی 1. دووەم خانە دەیانە، بەهایەکەی دەیە. سێم خانە سەدانە. 4ەم خانەش هەزارانە. ئەوە بەهای خانەیی. ئەوە خانە زانیمان چییە و لە چ پێک دێ و چۆنیە. ئێستا دەچینەوە لای پرسیارەکەی خۆمان. بەهای ڕەنووسی شین بنووسە. ژمارەکە 5024. 5024. بەڵام بەهای تەنیا ڕەنووسی 2 دەویست. ئەو ڕەنووسە بەهایەکەی دەیگوت چەندە، بەهای خانەی. ئەو ژمارەی کە هەیتمان لە 4 ڕەنووس پێک دێ، ئەوە 1، ئەوە 2، ئەوە 3، ئەوە 4. کەواتە دەبی 4 خانەی لۆ دروستکەین. لە دەستە ڕاستەوە دەست پێ دەکەین، یەکەم خانە دروست دەکەین لە دەستە ڕاست، خانەی یەکان دەنووسین 1. دووەم خانە خانەی دەیان. سێمەکە خانەی سەدان. پاشانیش خانەی هەزاران. پاشان دەینین ڕەنووسەکانی خۆمان لەژێر ئەو خانانە دادەنێن، یان لە بن خانەکان دادەنێن. بە دەستە ڕاست دەست پێ دەکەین.
چ ڕەنووسەکمان هەیە لە دەستە ڕاست؟ ڕەنووسی 4 یان 4. چ ڕەنووسەکمان هەیە پاشیوی؟ پاش 4ەکەی چ ڕەنووسەک هەیە؟ ڕەنووسی 2. پاش 2ەکە چ ڕەنووسەک هەیە؟ ڕەنووسی 0 یان 0. پاشەوی چ ڕەنووسەک هەیە؟ ڕەنووسی 5. ئەوە ئێستا هەموو ڕەنووسەکانمان لە ژێر خانەی خۆی دانا. بەهای خانەیی ئەو ڕەنووسە دووەی لەمە دەویست. ڕەنووسی 2 بەهای خانەیەکەی چەندە؟ ئەتوش دەینی چ دەکەی؟ ئەو دووەی کە هاتە وەکو خۆی ئاوا دەینووسی، دەنووسی 2. با بەشینی بینووسم چکە لە ژێر خانەیە 2 ئاوا دەنووسی 2. پاشان تەمەشا دەکەیت چونکە 2 لە خانەی دەیانە دەش 1 سفری هەیە، سفرەکی ئاوا لە پێش 2ەکەی دادەنەی وەڵامەکەت چیە؟ دەڵێی بەهای خانەی ڕەنووسی 2 20. 20 بەهایەکە 20. تەواو. ئێستا وەڵامی پرسیارەکەت داوە بەهای خانەی ڕەنووسی شین لەو لێرانە لەو پرسیارەی ئەو ڕەنووسە شین بوو، ڕەنووسی 2 شین بوو، بەهایەکە وەڵامەکە دایەوە. ئێستا دەینە سەر پرسیاری ژمارە 6. ئەو ڕەنووسەی کە بە شینی نووسرایە ڕەنووسی 3ە. 3 9 3 4 بچین بینووسینەوە. 3 9 3 4 3 9 3 4 یان 4. بەهای ئەو سێی دەویست لە خانەیان بادانین. خانەی یەکەم لە لای دەستە ڕاست خانەی یەکانە، پاشان خانەی دەیان، پاشان خانەی سەدان، پاشان خانەی هەزاران. ڕەنووسەکانی خۆمان 4 ڕەنووسمان هەیە. ئەوەی ڕاستی بی پێی ناوێ هەموو ڕەنووسەکان لە خانەی دانین، چونکە تەنیا و تەنیا باسی ئەو ڕەنووسەی کردیە. ئەمەش دەزانین ئەو ڕەنووسە لە خانەی یەکانە، ئەو 3 لە دەیانە، ئەو 9 لە سەدانەکەواتە ئەو 3 کە لە لای دەستە چەپە ئەو لە خانەی هەزارانە. لێرە دەینووسین، ڕەنووسەکان دیکە پێی ناوێ بینووسین. ئەوجا ئێستا دەین چ دەکەین؟ ڕەنووسەکەی خۆمان کە داوایان لێ کردبووین بزانین لێرە دەینووسینەوە 3ە، بەڵام کە دەیبینین لە خانەی هەزارانە 3 سفری لۆ زیاد دەکەین، دەڵێین بەهای خانەی ڕەنووسی شین 3000. 3000. باشە. ئێستا دەینە سەر پرسیاری ژمارە 7. 3001 3001 3001 دەچین شیتەڵی دەکەین. 3001 3001. بەڵام کامە داوای تەنیا ئەو سفرەی کردبوو بەهای خانە یەکەی چەندە، داوای ئەوەکەی دیکەی نەکردبوو. ئەو سفرەکەی کە شینە کامە سفر بوو کە شین بوو. ئەوە پرسیاری ژمارە 7. ئەگەر ئێستا زانیمان یان تەمەشا دەکەین بزانین ئەو ژمارەیە کە هەیتمان چەند ڕەنووسیە، 4 ڕەنووسیە، ئەوە ڕەنووسی 1ە، ئەوە ڕەنووسی 2ەمە، ئەوە ڕەنووسی 3ەمە. ئەگەر خانەکان دروستکەین با خانەکان دروستکەین. خانەی یەکەم
ئاوا دروست دەکەم. ئەو خانەی یەکانە. خانەی دووەمیش ئەو خانەی دەیانە، ئەوی پاشەوی خانەی سەدانە، ئەوی دیکەش خانەی هەزارانە. ئەو یەکە کە هەیە لێرە دەکەویتە خانەی یەکان، پێی ناوێت دروستکەین چونکە باسی یەکەکەی ناکە. سفرەکەی دیکەش کە هەمانە دەکەویتە خانەی دەیان، ئەو سفرە لێرانە. پاشان ئەو سفرەی کە داوامان لێ دەکا بزانین لە کام خانەیە، ئالێرێ لە خانەی سەدانە. پاشان ئەو سەیەکەی دیکە کەمایە بە هەر ئەویش دروستکەم، قەیدی ناکە، کێشە نییە. ئێستا تەماشای ئەو سفرە شینەی خۆمان دەکەین بزانین لە ژێر چ خانە چییە. بێگومان لە ژێر خانەی سەدانە، کەواتە ئەو سفرەی دەنووسین، چونکە لە ژێر خانەی سەدانە دوو سفری لۆ زیاد دەکەین، بەڵام سفر هەر سفرە. 100 سفریشی ئاوا لۆ زیادکەین هەر سفرە، بەهایەکەی هەر سفرە، کەواتە دەڵێن بەهای سفر لەو خانەیەی سفرە، کەواتە سفر لە چ خانەک بی بەهایەکەی هەر سفرە. ئەوەشمان زانی. دەینە لای پرسیارەکانی خۆمان، گەیشتینە پرسیاری ژمارە 8 9356، بەڵام ئەو پرسیارێکی تەڵ ناکەم لەبەرەوەی ئەو پرسیارە هەر وەکو پرسیاری 6 3934 بزانە جێگایەکەی خانەکەی لە هەزارانە، کەواتە هەر وەکوویە دەیهێڵمەوە بۆ خۆت شیتەڵی بکە. زۆر چێش زەحمەت نییە وا بزانم. 9 لە خانەی هەزارانە، کەواتە بەهایەکەی چەندە؟ 9000. ئەمە لێرانە دێمە کۆتایی ئەو وانەیە و هەتا وانەی داهات و هەر خۆش و شاد و کامەران بی.